ئەو قوتیە بیبسیە لەناو ڕۆخە باڵەکان فرێدرایە ئەوە زبڵەت فرێ دەدرێت تەواو ئەویان تەسوور کردێ بڵیان کردەوە وەڵا ئێرە دادەی هیچ شتێکم نییە ئیدیدایان خست دەستیان خۆشی ئەمەش ڕێنمایەکان و چیان بووی ئەمە دەکەین وەڵاهی دەفتەرم بڕوا لە سەرفکردنی لە مەطبەخ و لە شتانە ڕێنمایی چی ئەمن هەر کردوم و هەر دەشکەم پابەندم بە هەموو شتەکانی ڕێنمایی تەندروستی بەڵام ئەوەشی نەدەویست ئاگدارم کەنەوە کاکە ئەو هایە سەرچاو تبلیغت له نهات نا والله یەکسە دێن دادەخن تبلیغی چی هەلا خەوێدا موچ داخراب باشە ئەو هەوا کێشەی وێن دەرکا خۆ مخەرەی لێ نییە کاکە ئەو ئەو دەڵێ هەوا کێشی مقەڵێ ئەوی مقەڵەی لێ بۆ وەختەوە قەپات کرای هەوا کێش ئەمە ئەو شوێنەی ئێستا ئەوان چوینە هەر لە ناو مەطعەمیش نییە شوێنێکە لە دەرەوەی مەطعەمی دامان ناوە لە ئەوەی ئەسڵەن هیچ شتێک نێتەوە ناو مەطعەم هەر پاک و خاوێن بی دا یعنی حتى بۆ ساردیشی نەبی لۆ مەطعەمەکە هیچ شتێک لۆ مەطعەمێتەوە هەموو ڕێهانمایەکانمان جێبەجێکردی ئەکەم کوتێکە باە پێیان گوت باین بە سەرچاو جێبەجێمان دەکری ئەنگ داخستنی نەدەویست ئەتوو بچی داخێ و 65 کەسی نان بڕکەی ئەو خوش قبول ناکرد چەند کارمەند لە چێشخانەکە 65 کارمەند لەوێ کار دەکات هەمووش خەڵکی شاری سلێمانی خۆشەویستن ئیدی دایان خست کاکە 30 کارمەندم زیاتر هەیتی هەندێکیان نیتیان لە بۆی دەڕۆژ دێن و دەڕۆن دەبی سابت بی کارمەند ئەو زەولۆیان کەن خۆ ئەمەگەر کارتی تەندروستی لە هەر هەمووی دەرینم دەبی 2000 کارتی دەرینم لە هەر مەطعەمەش ئێستا فەرموو لێژنە چوویتە باڵە خۆشکەی عربەت دەرەجەیەک تڕەخنە نەجی لە هەر ئەو هایە و چوێن دەر حینەن لەوە سەر بە سلێمانیە باڵە خۆشکەی ڕێگای عربەت سلێمانیە